ڕۆژێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە جوبرەئیلی فەرموو سەلامی خوای لەسەر بێ باشە بۆ قەت نابینم میکائیل سەلامی خوای لەسەر بێ یەکێکە لە چوار مەلایکە گەورەکە چوار مەلایکی گەورە هەیە سەلامی خوایان لەسەر بێ یەکێک لەو چوارە میکائیلە سەلامی خوای لەسەر بێ باشە بۆ قەت نایبینم میکائیل پێ بکەنێ سەلامی خوای لەسەر بێ وەکو جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ وەکو مەلەک المەوت وەکو ئیسرافیل بەڵام ئەم پێ ناکەنێ قەت نەبینێ پێ بکەنێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم جوبرەئیلی سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ لەو ڕۆژەوە خوای گەورە جەهەنەمی دروست کردو میکائیل پێ نەکەنیوە سەلامی خوای لەسەر بێ لەو ڕۆژەوە پێ نەکەنیوە جەهەنەمیش بۆ ئەو نییە بێتاوان بێگوناه نزیک لە خوا لەو ڕۆژەوە ئاگر دروست کراوە میکائیل سەلامی خوای لەسەر بێ پێ نەکەنیوە تا ئەوە جەهەنەمە بۆیە میکائیل سەلامی خوای لەسەر بێ پێ ناکەنێ خۆشەویستان ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە ئەچینە خزمەت حەدیثێکی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە باسی بێنرخی ئەم دنیامان بۆ دەکات باسی حرمەت و ڕێز و قەدری قیامەتمان بۆ دەکات ئەم حەدیثەش ئیمامی موسلیم ڕەحمەتی خوای لێبێ ڕیوایەتی کردووە و لە کتابێکی زۆری صحیحدا هاتووە گومان لە حەدیثەکەدانی ئینشاءالله خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوو نمونەمان بۆ دەهێنێتەوە نمونەی یەکەم دەفەرمێ يؤتى يوم القيامة بأنعم أهل الدنيا من الكفار وفي رواية من أهل النار فيقول الله عز وجل اغمسوه في النار غمسة فيغمس فيها ثم يخرج ثم يقول الله له أي فلان هل أصابك نعيم قط فيقول لا والله يا ربي ما أصابني نعيم قط سيري أم نمونەیەکەن لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار کەسێک دەهێنێت ئەم کەسە لە دنیادا بەڵام ئەهلی دۆزەخە یا کافرە یا ئەهلی دۆزەخە شەرت نییە وەی لە دۆزەخا بێ هەمووی کافر بێت ئینسانێک دێنن ئەهلی جەهەنەمە خوا بمان پارێزێ ئەم کەسە لە دنیادا لە هەموو کەسێ ژیانی خۆشتر بووە واتە لە ئادەم و سەلامی خوای لەسەر بێ هەتا ئاخر نەفەری ڕۆژی قیامەت چی ئینسانێک چی مرۆڤێک خۆشترین ژیانی هەبووە گەورەترین ناز و نیعمەتی خوای بەسەرەوە بووە دڵخۆشترین کەس لەم دنیادا کێ بووە چی مرۆڤێک بووە واتە لە دەرەجە یەک لە دڵخۆشیە ئەی دێنن خوای گەورە دەفەرمێ یەک جارێک لە جەهەنەمی هەڵکێشن و دەریکەنەوە یعنی چەند چرکەیەکی کەم ئینسانێک ئەگەر شتێکی پێ بێ بیکاتە ناو ئاوێک ئەو دەریکا چەندێکی پێچێ ناگاتە دەقەیەک چەند چرکەیەکە چەند سانیەکی زۆر کەمە خوای پەروەردگار دەفەرمێ بیکەنە ناو جەهەنەمەوە لە ناو ئاگردا نوقمیکەن و دەریکەنەوە بەس مەلایکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت یەک جار لە جەهەنەم نوقمێکەن و دەریەکەنە دەرەوە خوای گەورە پێی دەفەرمێ ئەی فڵان کەس ئایا لە دنیادا قەت خۆشیت بینیوە قەت خۆشی بەسەر تا تێپەڕیوە قەت ناز و نیعمەتی خوات بەسەرەوە بووە ئەڵێ وەڵڵاهی خوایە سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ لە دنیادا قەت خۆشی و ژیانم نەبووە لە کاتێکا خۆشترین ژیانی هەبووە لە دنیادا وەکو دڵخۆشی وەکو ناز و نیعمەت لە پێشی هەموو مرۆڤەکانەوە بووە بەڵام بە یەک چرکە و یەک سانی ناو جەهەنەم پەنا بەخوا هەموو خۆشیەکانی لەبیر دەچێتەوە ئەوە جەهەنەمە ئەو جەهەنەمەیە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا هاتووە لە صحیحە بە ژمارە 2511 قال رسول الله صلى الله عليه وسلم لجبريل ما لي لم أرى ميكائيل ضاحكا قط قال ما ضحك ميكائيل منذ خلقت النار ڕۆژێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە جوبرەئیلی فەرموو سەلامی خوای لەسەر بێ باشە بۆ قەت نابینم میکائیل سەلامی خوای لەسەر بێ یەکێکە لە چوار مەلایکە گەورەکە چوار مەلایکی گەورە هەیە سەلامی خوایان لەسەر بێ یەکێک لەو چوارە میکائیلە سەلامی خوای لەسەر بێ باشە بۆ قەت نایبینم میکائیل پێ بکەنێ سەلامی خوای لەسەر بێ
وەکو جوبرەئیل سەلامی خوا لەسەر بێ، وەکو مەلەک المەوت، وەکو ئیسرافیل، بەڵام ئەم پێ ناکەنێ، قەت نەبینە پێ بکەنێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، جوبرەئیلی سەلامی خوا لەسەر بێ ئەفەرمێ لەو ڕۆژەوە خوای گەورە جەهەنەمی دروست کردو میکائیل پێ نەکەنیوە سەلامی خوا لەسەر بێ، لەو ڕۆژەوە پێ نەکەنیوە، جەهەنەمیش بۆ ئەو نییە، بێتاوان بێگوناه نزیک لە خوا، لەو ڕۆژەوە ئاگر دروست کراوە میکائیل سەلامی خوای لەسەر بێ پێ نەکەنیوە. تا ئەوە جەهەنەمە. بۆیە میکائیل سەلامی خوای لەسەر بێ پێ ناکەنێ. ئینسان بە چرکە و سانیەک هەرچی ناز و نیعمەت و خۆشی دنیا هەیە لە بیری دەچێتەوە. ئەمە نرخی ئەو دنیایەیە. حەدیسەکە فێرمان دەکات کە ئێمە لە پێناویدا خۆمان دەکوژین و خەڵکی دەکوژین. ئەمە نرخی ئەو دنیایە کە ئێمە زیندوو خۆمان ماندوو ئەکەین بۆ کۆمەڵە شتێک، شەڕ ئەکەین لەسەر کۆمەڵە شتێک، مردوەکان لی پەشیمانن. شەڕ بۆ کێیەکەی؟ پیاو بۆ کێ کوژی؟ هەر ماڵ خڕکە و هەر کۆی کەرەوە دڵنیابە کوڕ و کچەکەت و زاوا بووکەکەت بە شەددە و بە دەفتەر دەیخۆن بۆ خۆیان دوایی. محاسبەکەشی لە قیامەت لەسەر تۆیە. کوڕی خۆت ئەدەیتە کوژ لە پێناو عەرزە، لە پێناو زەویە. ئەوە دنیایە. بۆیە با لە خوا بترسید. بەخوا و کەسانی کە زینا دەکەن بە یەک نقمبوونێک، بە یەک چرکەیەکی جەهەنەم و عەزابی قەبر، هەرچی زینا و خۆشی هەیە هەموویان لەبیر دەبرێتەوە. بۆیە لە خوا بترسە، دڵت خۆش نەبێ زینا دەکەی. کاتێک کە مردی پەنا بەخوای گەورە لەو ڕۆژەی کە دەمری لەناو عەزابدای هەتا ڕۆژی قیامەت دێ، لە قیامەتی بۆ ناو جەهەنەم. بۆیە نیعمەتەکانی خوا خۆشن، بەڵام کاتێک کە ئینسان چووە جەهەنەم و قیمەتی نامێنێت. خۆشەویستان، خۆشەویستی بە هیچ بۆ خوا هەبێت باشە، نەک بۆ غەیری خوا. خۆشەویستیمان بۆ دنیا نەبێت، چونکە دنیا هیچ قیمەتێکی نییە. ئەو زەوێ کە تۆ ئەمڕۆ شەڕی لەسەر دەکەی، دڵنیا بە پێش تۆ هەزارا خاوەنی هەبووە. ئەوە دنیایە، ئەوش قیامەتە. بۆ خۆت هەڵی بژێرە، خۆشیەکانی دنیا قیمەتی نییە. حەسوودی بە کەسێک مەبە، دەسەڵاتدارە دەوڵەمەنە، مادەم بەدبەختە و خوا ناناسێت، چونکە بەخوا بە یەک چرکەی ناو جەهەنەم هەمووی لەبیر دەبرێتەوە. بەخوا با دەوڵەمەند بێ، با دەسەڵاتدار بێ، با دەوڵەمەند بێ، هەرچیەک بێ. بۆیە خۆشەویستان ئینشاءڵڵا ئاگامان لە خۆمان بێت، هەرچین تاوان و گوناه هەیە بیکەین، مادەم نەفسمان پێی خۆش بێ و پێمان خۆش بێ، چێژی لە وەرگرین، مادەم بۆ جەهەنەممان بەرێ، بەخوا قیمەتی نییە.